يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان میوانەکانی ماڵی خوا داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی لە بارانی ڕەحمەت بێبەشمان نەکا. خوای تەعالی ئەم ڕەحمەتەی کە بەسەرا باراندین زۆر 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 سوپاسی ئەکەین، داواکارین لێی کە بەم سوپاسانەی ئێمەش بەرەکەتی تێبخا و زیاتر و زیاتری کا وەکو ئەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم اللهم إنا نشكرك يا رب العالمين. خۆشەویستەکانم یەک دوو ڕۆژێکە هەنگاومان ناوەتە ناو مانگی ڕەبیعی یەکەم کە تایە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەدایک بووە. مسلمانە بەڕێزەکان، لەبەر خاتری ئەوەی کە ئەم مانگە چۆن بڵێ زیاتر مسلمانان دڵیان لە لای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم مانگە تەخسیص ئەکەین و تایبەت یەکەین بە هەندێ باس دەربارەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و هەندێک صفات و ڕەوشتەکانی پێغەمبەری خواتان عەرز ئەکەین صلی الله عليه وسلم، بەڵکو ئینشاء الله بتوانین جێبەجێ بکەین. نابێ ئێمەی مسلمان هەروە بزانین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چەند چوکلێتێکە کە دابەشیەکەین یان بە چەند گڵاسێکی شەربەتە کە لەم مانگەیە تۆ حەماسەت ئەدگرێ و دابەشەکەیتە سەر خەڵکە، یان ئەگەر کەسێک زیاد لە خۆی بنەوێ و خۆشەویستیەکی زیاتری هەبێ مەسەلەن لەم مانگەیە خێرێکەکە و سەدەقەیەکەکە، خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها لە دەربڕینی خۆشییان نییە، بەڵکو خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. وەکو خوای تەعالی ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ شوێنی من بکەون، یعنی شوێنی پێغەمبەری خوا بکەون، یعنی ئەی محەممەد. من سورەتی آلی عمرانە خوای تەعالی بە پێغەمبەر فەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ قل، یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە مسلمانان بڵێ إن كنتم تحبون الله، ئەگەر ڕاستەکەن ئێوە خواتان خۆشەوێ شوێنی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم، خوا خۆشی ئەوێن لە گوناحەکانتانیش خۆشە بێ. خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوە ئەبێ ئێمە شارەزاییمان هەبێ لە ئاینی پیرۆزی خوا، لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و هەوڵ بدەین بەقەدەر توانا جێبەجێ بکەین لە ژیانمانە، چونکە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ولكم في رسول الله أسوة حسنة. خوای تەعالی کاتی ئەم دنیای دروست کردووە بەرەڵای نەکردووە، وەکو هەندێک کەس واتی ئەگا خوا دنیای بەرەڵا کردووە، دروستی کردووە بەرەڵای کردووە. نعوذ بالله، نعوذ بالله لەوەی کە خوای تەعالی کارەکانی ئاوا بێ، بەڵکو خوای تەعالی کاتێ دنیای خەڵق کردووە بە قەزدەن خەڵقی کردووە، کاتێ ئێمەی مرۆڤی هێناوە لەم دنیایە دایناوین، لەم سەرزەوێ دایناوین بۆ ئەوەی تەعمیری سەرزەوی بکەین و بۆ ئەوەی کەوا لەسەر زەویە چاکە و چاکەکاری بڕوێنین و بچێنین، ئەمە هەمووی بە قەزدە و بە مەبەستە خوای تەعالی ئەمەی کردووە. پاشان هەموو جارێکیش خوای تەعالی بۆ هەموو ئومەتەکان خوای تەعالی پێغەمبەرەکانی ناردووە و مەنهەج و پرۆگرامێکیشی لەگەڵا ناردوون بۆ ئەوەی پێیان بڵێ ئاوا ئەبێت جێبەجێ بکرێ ئەم سەر زەویە، ئاوا ئەبێت لەسەر زەویە بژەی، تۆ لەسەر ئەم زەویە ئەژەی، ئەمە شێوازی ژیانەکەتە. ئەگەر ئەتەوێت بەو شێوە بژەی، بۆ ئەو هەدەفە بژەی کە خوا تۆی خەڵق کردووە، ئەمەش بەرنامەکەتە. بە تەشبیه نەبێ تۆ ئەچیت
سەفەرێکەکەی ئەچی لە وتێلێک ئەمێنیتەوە کە ئەچیتە ناو وتێلەکەوە بڕێ تەعلیماتت بۆ دیاری کراوە 1 2 3 4 ئەبێ بەپێ ئەو تەعلیماتانە بجوولەیتەوە دوای ئەوە کە ئەدبەنە ژوورێکی تایبەت کە تایە ئەخەوی هەم لەوەیشە بڕێش وەرەقەیەک دانراوە بڕێ تەعلیماتت بۆ دانراوە تۆ بەپێ ئەو تەعلیماتانە ئەبێ لەناو ئەم فندقە بجوولەیتەوە ئەگینا لێت قبول ناکەن و دەرتی شەکەنە دەرەوە دنیا وایە خوای تەعالا بە تەشبیه نەمێ و نمونەی بەرزی بۆ خوای پەروەردگارە خوای تەعالا ئەم دنیای خەڵق کردووەم تعلیماتی لەگەڵا ناردووە پێغەمبەرانی ناردووە جێبەجێکەری تعلیماتەکانی خوایش بن نەوەک یەکی وا بزانێ ئەم تعلیماتانە بۆ مرۆڤ جێبەجێ ناکرێ ئەوە مرۆڤێک لە خۆتان پێغەمبەرێک لە خۆتان لە جنسی خۆتان وەک ئێوە ئەژێ وەک ئێوە نانەخوا وەک ئێوە هەڵسو کەوتەکە وەک ئێوە ژن ئەهێنێ وەک ئێوە زاوزێ ئەکا وەک ئێوە دێت و ئەڕوا سەرما و گەرما وەکو ئێوە تەئسیری تێکە هەموو شتەکانی وەکو ئێوەیە بەڵام وەحی لەلایەن خواوە بۆ دێ و پەیامبەری خوایە و ئەو منهەجەی خوا جێبەجێ ئەکا لەسەر زەویە لەناو هەموو مرۆڤایەتیە خوای تەعالا چەند کەسێکی هەڵبژاردووە کردویانێتی ئەنبیا کردویانێتە نەبی خوا لەناو ئەنبیایشە خوای تەعالا بڕێکی هەڵبژاردووە کردویانێتی ڕسوول لەوانەیە بڵێن ئەنبیا و ڕسوول فەرقەکەیان چیە ئەنبیا پەیامی خوا ئەگەیەنن لەسەر منهەجی پێغەمبەرەکانی پێشی خۆیان یعنی هەر پێغەمبەری خوان وحیان بۆ تێ بەڵام کتێبی ئاسمانیان بۆ نەهاتووە لەسەر منهەجی پێغەمبەرەکەی پێشی خۆیان کە کتێبە ئاسمانیەکەی بۆ هاتووە لەسەر ئەو منهەجە ئەڕۆن دوای ئەوە ئەمجا خوای تەعالا لەناو ڕسوولیشا کە پەیامی خۆیان بۆ هاتووە منهەجەکەیان بۆ هاتووە خوای تەعالا لە ناویانە 5 دانەی هەڵبژاردووە ناوینی ناوە ئولو العەزم کە بریتین لە نوح لإبراهيم لموسى لعيسى لمحمد المصطفى صلى الله عليه وسلم صلوات إخوة لسر هر هموشيان به دعاء أولا ناو أولو العزم شاخواي تعالى دوان يعني هل بجاردوه كخليل خوشويسي خوان خوشويسي خوان خليل حبيبي خوان كبريتين لإبراهيم ولمحمد صلى الله عليه وسلم دعاء أو أخوي تعالى محمد يل بجاردوه بسرها معالمين لەبەرەوە خۆشەویستەکانم کاتێ ئێمە ئەڵێین خوامان خۆشەوێ ئەبێت شوێنی بەرنامەکەی خوا بکەوی شوێنی ئاخر پێغەمبەرەکانیشی کە بۆ ئێمە هاتووە محەممەد المستەفا بکەوی کە منهەجی خوای جێبەجێ کردووە لە ئەلیفەوە تا یائی بە جوانی بۆیە کاتێ پرسیارن لە خاتو عایشە کرد خوای لە ڕازی بێ وتیان ئەخلاقی پێغەمبەرمان پێ بڵێ یعنی سێوە لەوانەیە هەر یەکێک لە ئێوە حەزکە ئەخلاقی پێغەمبەر بزانێ وإن شاء الله لم وتارو لو تاركاني ترجع آماجة بهندي أخلاقي بيغمركين صلى الله عليه وسلم بلام عائشة بيت جملة كي كرت أخلاقي بيغمري عرزي صحابة كاني بيغمري خواكرت صلى الله عليه وسلم فرموي كان خلقه القرآن أخلاقي بيغمر قرآن بوه ولا الروايات كتير عليه قرآن يكبوه كلا سر زويار ري كردوه بيغمر صلى الله عليه وسلم سيدي قرآن كا بيغمر أبيني توا بس بشوازك عملي يعني بيغمر صلى الله عليه وسلم أو قرآني لخودي خويا جيبجي كردوه جێبەجێ کردو بۆیە کاتێ تۆ ئیدعای خۆشەویستی پێغەمبەرەکەی خۆشەویستی پێغەمبەر بەوەیە بزانی ئەخلاقی پێغەمبەر چۆن بووە لە هەموو کاروبارەکانی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بووە حیاتی ژیانی خواردنی خواردنەوەی خەوتنی ذکرکردنی نوێشکردنی ڕۆژوگرتنی زەکاتدانی معاملاتی هەڵسوکەوتی دانیشتنی تەنانەت ئەگەر حتا ضروری شو پێویستی شەجاری وایە پێغەمبەر هەر وەک شغل و شێوە بناسیتەوە زۆرێک لە ئێمە ئیسە پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم لەوێ بێ زۆر بەمان نایناسینەوە چونکە ئێمە تا ئێستا کەم جار باسمان بۆ کراوە پێغەمبەر شکلی چۆن بووە مع العلم شکلی پێغەمبەر صلی الله عليه وسلم وصفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکانە کراوە ئەگەر وەصفەکەی ببیسیتەوە هەر شخصی پێغەمبەر دەکەوێتە بەرچاو شکلی شێوەی باڵای شان و شەوکەتی دەمچاوی یا هەموو شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە ئین شاء الله من قرارم داوە بۆتانی باس بکەم یعنی وتارێ تایبەتی باسی چیتان بۆ بکەم باسی پێغەمبەرتان بۆ بکەم وەکو شکل و شێوە لەبەرەوەی بیناسنەوە لەبەرەوەی بزانن پێغەمبەر صلی الله عليه وسلم کێیە پێغەمبەرەکەتان شکلی چۆن بووە
ضرورة ئێمە بزانین پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم شکل و شێوەی چۆن بووە لەگەڵ ئەوەیشە کە بزانین ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بووە. ئەگەر ئێمە بمانەوێ وەصفی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم، خۆشەویستەکانم واللهی نەک من هەرچی شاعیر و ئەدیب و کەسە زاناکانی ئەم دنیاە هەیە وەصفی پێغەمبەر بکەن ناتوانن وەصفی پێغەمبەر بکەن وەکو ئەوەی کە خوا وەصفی کردووە. خوا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زۆر بە جوانی وەصف کردووە. وەکو لە قورئانە خوای تعالی بە یەک وشەیەک بە یەک جملەیەکی کورت خوای تعالی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم وإنك لعلى خلق عظيم. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم آخر براینا وەصفی خوا وەکو وەصفی من و تۆ نییە. خوای تعالی مرۆڤەکان ئەناسیە و ناخیان ئەناسیە و خۆی خەڵقیانی کردووە و خۆی هەموو شتەکانیانی بەدەسە. خوای تعالی وەصفی یەکێک لە عەبدەکانی بکا بفەرمێ والله وإنك لعلى ئەمانە هەمووی تەئکیدە. وإنك هەمووتان ئەوانەتان کە زمانی عەرەبی ئەزانن وإنك چەند تەئکیدە لەکە ئەو لامە چەند تەئکیدە لعلى خلق عظيم. ئەم محەممەدە صلی الله عليه وسلم لە لووتکەی ئەخلاق و ڕەوش جوانیا بووە. هەموو دنیا هەوڵدا ناتوانێت نەقس و کەم و کورتی لە ئەخلاقی پێغەمبەرە ببینیەتەوە، بەڵام واز بێنن لە درۆزنەکان لەوانەی بوختیان و درۆ هەڵەبەسن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەتر خۆ هەموو کەسێک خەڵق زوانی نەبەسراوە لە بەرامبەر بە هەموو بەرامبەر بەخوا عەزە وەجەل کە هەموو دنیای خەڵق کردوانەیە کەسێک ڕەخنە لە خوا ئەگرێ نەعوذ بالله، ڕەخنە لە کارەکانی خوا ئەگرێ. ئەوە باس لەوانە مەکە، بەڵام وەکو بێ فەرموو لە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەخنە لە ئەخلاقی پێغەمبەر نییە و ناتوانێ، هەرگیز ناتوانێ، لەبەر ئەوەی قمەی لووتکەی ئەخلاق لەلایەن پێغەمبەرەوە بووە صلی الله عليه وسلم. بۆیە منێک بەم بچووکی خۆمە ناتوانم بە تەئکید ناتوانم. لەبەر ئەوە بەقەدەر توانە ئێمە بە گوێرەی ئەو ئەخلاقانەی کە لە قورئانە و لە سنەتی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم عەرزی بەڕێزتان ئەکەین تاوەکو بتوانین ئین شاء الله تعالی بەقەدەر توانە ئەوەندەی کە خوا پێمانی داوە بتوانین پێغەمبەرتان پێ بناسێنین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە تەزکیەی کردووە، واتە خوا وەصف و سەنا و پاکێتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕاگەیاندووە لە چییە؟ لە عەقلی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ما ضل صاحبكم وما غوى. يعني کافرەکان ئەیانوت محەممەد گومڕا بووە، سەری لێ تێک چووە شێت بووە. خوای تعالی ئەفەرمێ یەکلا یەکاتەوە، ئەفەرمێ لە سورەتی نەجم ئەفەرمێ هاوڕێکەتان هەرگیز گومڕا نەبووە و لە ڕێگا لای نەداوە، مستحیلە پێغەمبەر صلی الله عليه وسلم گومڕا بوو بێ. کاتێ باسی چاوی پێغەمبەرەکە خوای گەورە ئەفەرمێ ما زاغ البصر وما طغى. هەرگیز چاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەملاو بەولادا نەی ئەڕوانی، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگا ڕاستەکەی خوای گرتبوو بەملاو بەولایە نەی ئەڕوانی. یەک ڕێگای ڕاست و أن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل. خوای تعالی باسی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە دڵیا ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەلەم نەشرح لەکە صدرك، ئایا ئێمە دڵی تۆمان ئاسوودە و گوشاد نەکردووە؟ يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی لەلایەن خوای گەورەوە تایبەت کراوە بۆ وەرگرتنی پەیامی خوا، بۆ ئەوەی بتوانێ ئەو پەیامە بە جوانترین شێوە بگەێنێتە مرۆڤایەتی. خوای تعالی باسی ناوبانگی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ناوی تۆمان بەرز کردوێتەوە. ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز دانابەزێ، بەردەوام ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆژەوە کە خوای تعالی ئەم ئاەتەی دابەزاندووە ناوی پێغەمبەر بەرزە و بەرز ڕاگیراوە و هەموو دنیا دژایەتی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم ناتوانێت ناوی پێغەمبەر دابەزێنێ، دڵنیابن. دەربارەی ڕاستگۆیی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تعالی ئەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەوا و ئارەزووی خۆیەوە هەرگیز یەک وشەی نەوتووە، یەک وشەی نەوتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەوا و ئارەزووی خۆی قسە بکات، بەڵکو وحیەکی ئیلاهی لەسەر زوانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. دەربارەی علمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زانستی ئەفەرمێ خوای تعالی علمه شدید القوى، يعني کێ پێغەمبەری فێر کردووە؟ ئەو زاتە پێغەمبەری فێر کردووە کە خاوەنی هەموو دەسڵاتەکانە،
خاوەنی هەموو هێزەکانە. بۆیە علمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لووتکەیە و دەربارەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر لەگەڵ ئیماندارانە خوای تعالی خۆی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بالمؤمنین رؤوف رحیم، زۆر بە بەزەیی و بە سۆز بووە بەرامبەر بە مسلمانان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئەمەندە بە سۆز بوو، حەزی نەئەکرد حتى تەنانەت جاری وا هەبوو بۆ نمونە ڕۆژێک لە ڕەمەزانە شەوێک لە شەوەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا مزگەوت نوێژی کرد. هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا بینیان پێغەمبەر شەو نوێژی لە مزگەوت ئەکا لە پشتیەوە نوێژیان کرد. سبەی ئاگاداری هەندێک خەڵکی تریان کردەوە وتویان پێغەمبەری خوا شەوان دێ لە مزگەوت نوێژەکە. بۆیە مزگەوت دووەم شەو سەیریان کرد، مزگەوت حەساو کە پڕ بووە، خەڵک دێ لە دوای پێغەمبەرەوە نوێژەکە. سێیەم شەو مزگەوت پڕ بوو زیاتریش لە ڕەمەزانە بۆ ئەوەی لە پشت پێغەمبەری خواوە شەو نوێژی بکەن. پێغەمبەری خوا دەرنەچوو لە ماڵ، هەر دەرنەچوو نەهات بۆ نوێژ بۆ شەو نوێژی. دوای ئەوە بە بەیانیا وتیان ئەی پێغەمبەری خوا ئەم شەو مزگەوت پڕ بوو بە زیاترەوە، جەنابت بۆ نەهاتی؟ ئێمە هاتین لەگەڵ تۆ لە پشتی تۆ نوێژکەین. فەرمووی ترسام خوای تعالی ئەم جەمعەتانە ببینێ لەسەرتان فەرزی بکا شەو نوێژی، پێم خۆش نەبوو بارتان قورس بکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتی حەزی نەکردووە فەرزی زیاتر بێتە سەر مسلمانان نەوەک جێبەجێ بکەن، نەتوانن جێبەجێ بکەن. لە حەدیثە ئەفەرمێ سیواک، بەکارهێنانی سیواک بۆ مەسلحەتی خۆتە، بۆ دگانی خۆت و پاکردنەوەی دگانی خۆتە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك مع كل صلاة عند كل وضوء، وكل الرواية كان بجیاوازی هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی خۆش نەبووە سیواک فەرز بکرێت لەسەر مسلمانان، نەوەک جێبەجێ نەکەن، نەوەک قورس ببێ. لولا أن أشق، لەبەر ئەوەی نەوەک قورس ببێ لەسەریان، حەزی کردووە فەرزەکان قورس نەبێ، سووک بێ لەسەر مسلمانان، ئەوەندە بەسۆز بووە بەرامبەر بە ئومەتەکەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک بەرامبەر بە ئومەتەکەی، بەرامبەر بە مەخلوقاتی تریش، بەرامبەر بە کافرەکانیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسۆز بووە، بە بەزەی بۆ، چونکە ئەو نێراوە نەک تەنها ڕەحمەتێ بێ بۆ من و تۆ. خوای تعالی ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رەحمەة للعالمین. خوای تعالی پێغەمبەری ناردووە ڕەحمەت بێ بۆ هەموو عالم، نەک بەس بە تەنها بۆ من و تۆ. ئەمجا لە ئاخیریشە خوای تعالی تەزکیەی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم و لە ڕستە کورتەکەیە وەکو عەرزم کردن لە ڕستەیەکی کورتە خوای تعالی وەصفێکی عامی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم وإنك لعلى خلق عظیم. خلوقیش براکانم ئەخلاق و ڕەوشت کاتێ خوا ئەفەرمێت تۆ لەسەر ئەخلاقێکی زۆر زۆر گەورە دروستکراوی. ئەخلاق بەس ئەوە نییە مەسەن ئێمە لە وشەیەکی کورتی کەینەوە، جاری وایە عەقڵی ئێمە ئەخلاق ئەڵێ فڵان کەس ئەخلاقی تەواو نییە، یان فڵان کەس زۆر خاوەن ئەخلاقێکی گەورەیە. ئێمە ئەخلاق لەلای ئێمە وا ئەزانین بەس لە مەسائیلی جنسیایە، یعنی وا ئەزانین بەس ئەوەیە ئەم زەلامە سەیر ئافرەت نەکا، یان ئەم زەلامە بکەوێتە دوای ئافرەت و ناموسی خەڵکی، ئەوە بۆیان ئەڵێن بێ ئەخلاق و بەمان ئەخلاقی جوان. ئەخلاق بچووکترین هەڵسوکەوتی ئینسانی مسلمانە تا ئەو پەڕی لە هەموو کارەکانتە. ئەخلاقت لەگەڵ خوا، ئەدەبت لەگەڵ خوا، ئەدەبت لەگەڵ قورئان، ئەدەبت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم، دوایەوە ئەدەبت لەگەڵ مسلمانان لە هەموو کاروبارەکانی ژیانتە. ئەگەر کامل بێ ئەوە تۆ خاوەن ئەخلاقێکی جوانی. ئەگەر ئەخلاقت قورئانی بێ وەکو خوا ئەفەرمێ و پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم، ئەو کاتە تۆ لە لووتکەی ئەخلاقی جوانیایی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستەکانم بەشەرێک بۆ، مرۆڤێک بۆ وەکو ئێمە. قل إنما أنا بشر. خوای تعالی نەڕۆیشتۆ مەلائیکەیەک بێنێ. کافرەکان ڕەخنەیان ئەگرد ئەیانوت ئەی باشە ئەگەر تۆ لەلایەن خواوە هاتی، خوا بۆ مەلائیکەیەکی نەنارد، خوا بۆ مەلائیکەیەکی نەنارد بۆ ئێمە بێتە پێغەمبەری خوا. جا خوای تعالی فەرمێ لەبەر ئەوە مەلائیکەی نەنارد بۆ ئەوەی دوایی ئێوە ئەبووە ڕەخنە ئەتانوت ئەوە مەلائیکەیە، ئێمە ناتوانین وەڵا ئەمە بە ئێمە ناکرێ، ئەوە مەلائیکەیە جێبەجێیەکە. إنما أنا بشر مثلكم، من بەشەرێکم وەکو ئێوە، بەڵام ئەمە معنای ئەوە نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئێمە وایە، وەکو هەندێک کەس وا ئەزانێ یعنی وا تێگەیشتووە پێغەمبەر بەشەرێکە، یعنی وەکو سەرکردەیەک لە سەرکردەکانە، وەکو سەرکردەیەکی عادل و دادپەروەرە، وەکو بۆ نمونە وەکو ئیمامی عومەرە، یان وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز، یان وەکو هەر پیاوێکی گەورەیە. نعوذ بالله. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیوەندی نێوانی ئێمە و خوا پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بۆیە خوای تعالی فەرمێ قل إنما أنا بشر مثلكم، بەڵام فەرقی من لەگەڵ ئێوە
خوا ئەفەرمێ پیان بڵێ فەرقی تۆ لەگەڵ ئەوانە یوحا ئیلەیە تۆ وحی ئیلاهیت بۆ هاتووە تۆ لەلایەن خواوە وحی و پەیامی خوایت بۆ هاتووە جێبەجێکەری پەیامەکەی خوایی تەنفیزی پەیامەکەی خوا ئەکەی لەبەر ئەوە خوای تەعالا واجبی کردووە لەسەر من لەسەر تۆ لەسەر هەموو ئەهلی ئەم دنیاە کە شوێنی پێغەمبەر بکەون و ئەگەر ئەتانەوێ بە شێوازێک بن کە خوا لێتان ڕازی ببێت ئەبێت پێغەمبەر بکەیتە قودە و سەرمەشق لە ژیانە ئەوانە ئیسە هەر یەکێک لە ئێمە بە تایبەتی گەنجەکانمان هەر یەکێک لە گەنجەکانمان گەنجی مسلمانە شایەتمانی هاوردووە دێ بۆ 5 فەرزە بۆ مزگەوت بەڵام کاتێ پرسیاری لێ ئەەکەی سەرمەشقت کێ لە دنیا نازانێ سەرمەشقەکەی کێ هەر یەک سەرمەشقێکی تری گردووە لە دنیا ناوێ زانێ ناوی کوڕەکەی ئەزانێ ناوی ژنەکەی ئەزانێ ناوی دایک و باوکی ئەزانێ زانێ لە چی شوێنێک لە دایک بوو ساڵی لە دایک بوونەکەی ئەزانێ بەڵکو ڕۆژی لە دایک بوونەکەیشی ئەزانێ ومتابعەی ئەخباری ئەکا بەردەوام لە ڕاگەیاندنەکان لە تەلەڤیزیۆن لە ڕۆژنامەکان لە ئەنتەرنێت و لە فەیسبوک و لە یوتیوب و هەرچی ئەوەی کە هەیە و دەستگای ڕاگەیاندنە ئەو متابعەی خۆشەویستەکەی خۆیەکە و متابعەی سەرمەشقەکەی خۆیەکە ئیتر سەرمەشقی ئەو جاری وا هەیە ڕئیسی حزبێکە جاری وا هەیە قائیدێکە و سەرکردەیەکە لە پێشا گەنجەیە مەسەلەن ڕسمێکی دا لە سەر سێنی خۆی ڕسمی یەکێک لە قائیدەکان هی ئەم وڵاتەی ئێمەش نییە هی وڵاتێکی ترە ئەو دڵی پێخۆشە و شانازی پێوە ئەکە ئەوە سەرمەشقی ئەوە لە دنیا یا جاری وا هەیە کابرا حتا فانیلەکەی ڕقەمی ئەو لاعبەیدا لێ کە پێی معجەبە و کردوێتێ سەرمەشقی خۆی کاتێ تۆپتۆپیان ئەکا وەکو ئەو حرەکاتەکە یان وەکو ئەو خۆشیە کاتێ گۆڵێکەکە هەر وەکو ئەو چونکە ئەوی سکردوتە سەرمەشق لە ژیانی خۆیە بەڵام ئێمە من و تۆ من و تۆی مسلمان ئەمانە سەرمەشقمان نین معجەبیش بین بە ڕەوشتێکیانەوە ئەمە یەک ڕەوشتێتی من و تۆی دڵ کە من کێش کردووە بەڵام محەممەد المستەفا هەموو ژیانی بۆ ئێمە سەرمەشقە خوای تەعالا لە قورئانە فەرمێ وەلەکم بۆ ئێوە ئەی مسلمانان وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەگەر ئێوە ئەتانەوێ ئوسوە و سەرمەشقێکی ڕاستەقینە و جوانتان هەبێ کە بێخەلەل بێعەیب بێنوقسانی بێگەرد و غەش محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم بەس کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە پێغەمبەر ناناسین براینە ئێمە زۆر بەمان نازانین پێغەمبەر بزەبت ناوی چییە زۆر بەمان نازانین دایکی پێغەمبەر باوکی پێغەمبەر کێیە زۆر بەمان نازانین کوڕی پێغەمبەر کچی پێغەمبەر کێیە زۆر بەمان نازانین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لە دایک بووە لەکوێ لە دایک بووە ساڵی چەند هاتووە ئەمجار ئیشی چی بۆ زۆر بەمان ئەمە ناناسین زۆر بەمان ئەمە ناناسین حتا گەیشتۆتە حەدێ کابرایە و تو بۆی گۆرانی حرام نییە هەنێ و گۆرانیانەی کە کەلیمات و شەی ناشرین و هەندێک شتی لەگەڵایە و تو بۆی حرام نییە و تویان چۆن حرام نییە و توی ئەوە نییە پێغەمبەر ناو کچەکەی ناو کەلثوم ئەگەر گۆرانی حرام بێت چۆن ناو کەلثومی مصر و ناو کچەکەی ناو کەلثوم سبحان الله واتێ گەیشتووە کە پێغەمبەر بەناو کەلثومەکەی گۆرانی چڕەکەی مصر و ناو کچەکەی ناوە سەی ئەم نەکبەتیەکە سەی ئەم عەقڵەکە یعنی تێگەن نازانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1400 و ئەوەنە ساڵ بوو ئەو کەلثومی گۆرانی چڕیشی دی 650 ساڵ 6 ساڵ بلەیسێ یعنی تا ئێستا نازانێ یەکێکی تر مەلا یعنی کەسەکە خۆی مەلایە و باوکی مناقەشەی لەگەڵا کردو لەسەر مەذهب دەستنوێژ ئەشکێ لە ئافرەتیان ناشکێ ئیتر مناقەشەیان بوو باوکی وتوی ئەم وتوبی من لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واعەکەم ئەیش وتوی ئەی پێغەمبەر خۆی لەسەر مەذهب شافعی بووە واتێ گەیشتو بوو کە پێغەمبەر لەسەر مەذهب شافعیە یعنی نازانێ ئیمام شافعی کەیە پێغەمبەر کەی هاتوو یعنی ئێمە پێغەمبەر ناناسین بە کوردیەکەی عرزمیش کردن محەممەد عرێفی وتی من دەرسم داوەتەوە لە زانکۆی ئیمام محەممەد بن سعود لە قۆناغی دووی عەقیدە کۆلێژی عەقیدە دەرسم داوەتەوە پرسیارم کردووە یعنی ڕۆیمەتە ژوورەوە تەلەبەی کولیەی شەریعان کولیەی عەقیدە تێگەی عەقیدە و بیرروباوەڕ پرسیارم کردەوە وتمە با تاقییان کەمەوە پێشەوەی دەست پێ بکەم وتی تاقییانم کردەوە وتم ناوی خێزانەکانی پێغەمبەرم پێ بڵێن وتی 6-7 لە بەدانشتە وتی یەک نەفەر نەیەتوانی ناوی خێزانێکی پێغەمبەرم پێ بێژ لە سعودیە نایەژم لە ئەفغانستان نایەژم لە پاکستان نایەژم لە ئەندەنوسیا نایەژم لە
لە وڵاتی سیبیریا لە ڕوسیا ناڵێم لە ئەسکەندەنافیا و لە نەرویج و لە ناڵێم ئەو شوێنانە ئەڵێم لە سعودیە لە جامیعەی ئیمام بن سعود لەوێ لە کولێ عەقیدە پرسیاری کردو پرسیاری چی لێ کردوون لە مەرحەلەی دوویش پرسیاری ئەوەی لێ کردوون خێزانەکانی پێغەمبەر ناویان چییە وتی وەڵا حتا تەقریبەن 2-3 دقیقە وەستام کەس نەیزانی ناوی ژنێک لە ژنەکانی پێغەمبەرم پێ بڵێ وتی لە ئەخیرا یەکێ دەستی بەرزۆکە وتم فەرمووتی دڵم خۆش بووتم هەر باشە یەک نەفەرشە بزانێ وتم فەرمووتی عایشە وتم ئافرین ئیتر وتی ئەوش بێدەنگ بوو هیچ نەزانی وتی یەکێتر لەو پەڕۆ دەستی بەرزە کردو دوای ماوەیەک وتم فەرمووتی فاتمە وتی وایە زانی فاتمە خێزان پێغەمبەرە نەیەزانی فاتمە کچ پێغەمبەرە ئێستا کە ئەمە یعنی ئەگەر ئەو گەنجە ئیسە پرسیاری لێ بکە پرسیاری هەر تۆپانچێکی لێ بکە پرسیاری هەر سەرکردەیەکی عالەمی لێ بکە بڵێ چۆ ئەی ناسیێت تاریخەکەیت بۆ ئەتێرێ مێژۆکەیت بۆ باسەکە ئەمە توخوا دڵت ئەمە شوێن پێغەمبەر کەوتووە ئەمە تابعی پێغەمبەرە ئەمە سبەی چۆن هەر ملحیدێ هەر بێدینێ هەر کافرێ ناتوانێ بیخەڵەتێنێ خۆتان بڵێن ئەمە ناخەڵەتێنرێ ئەمە ئەگەر پێی بڵێن محەممەد هەوەسباز بووە نەعوذ بالله ئەگەر بڵێن محەممەد هەوەسباز بووە یەکسەر قەناعەت ناکە نازانێ ئەمە پێغەمبەر هەر ناناسی هەر نازە هەر ئەوە نازانێ پێغەمبەرێکی نایە محەممەدە ئیتر هیچتر دەربارەی پێغەمبەر نازانێ ئەمە نەکبەتێکەیە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکەی یا ربی هیدایەتمان بدەی یا ربی بە شوێنکەوتوی ڕاستەقینەی پێغەمبەر حسابمان بکەی یا ربی لەو کەسانەمان بگێڕی کە هەوڵ ئەدەن لە ئیسلام و لە دینی ئیسلام بە جوانی تێبگەن لە سنەتی پێغەمبەر بە جوانی تێبگەن یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی هەر کەسێ پێویستێکی و احتیاجێکی داوای لە من کردووە یان لەناو ئەم مەجلیسەیە یان گوێی لە موتارە ئەبێ یا ربی خوایە احتیاجێکی و حەزەکە بڵێ و ئێستا دەنگی ناگاتە ئێمە و ناتوانێ بیڵێ یا ربی خوایە ئەوەی ناو دڵی ڕاز و نازەکانی ناو دڵی بۆ جێبەجێ بکەی هەرچی حەزی لێ ئەکا بۆی جێبەجێ بکەیت و خێری دین و دنیای تێبخەی یا ربی خوایە کوردستانمان محفوظ کەی لە هەموو بەڵاو موسیبەتێک لە هەموو خراپە و خراپەکاریەک یا ربی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوایە تەفریقە و دووبەرەکیمانتیان نەیەڵی یا ربی خوایە لە بارانی ڕەحمەتی خۆت بێبەشمان نەکەی یا ربی خوایە بارانمان لێ نەگریتەوە دەغڵ و دانی ئەم وڵاتەمان پیت و بەربەرەکەت کە یا رب العالمین آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش بسكانم لا صحيح بخاري وصحيح مسلم هاتوا جابري كري عبد الله بما نجرته أفرمي ملائكة كان هاتن بلاي بيغمري خواه صلى الله عليه وسلم لكاتك كبيغمر خوتبو کۆمەڵێکیان وتیان خەوتووە کۆمەڵێکیان شووتیان خەوتووە بەڵام دڵی ناخەوێ ئەم جاوتیان لە ناو خۆیانە وتیان ئەم زەلامە نمونەیەکی هەیە نمونەکەی بۆ باز بکەن کۆمەڵێکیان وتیان ئاخر خەوتووە کۆمەڵێکیان وتیان ئەگەر بشخەوێت دڵی ناخەوێ ئەو کۆمەڵی کە وتیان ئەگەر بخەوێتیش دڵی ناخەوێ وتیان نمونەی ئەم کابرایە وەکو نمونەی کابرایەک وایە ماڵێکی دروست کردبێ خانوویەکی جوانی دروست کردبێ و دعوەتیەکی ساز کردبێ خەڵکی بۆ ئەو دعوەتیە بانگ کردبێ یعنی نان و خوانێکی دروست کردو و خەڵکی بانگ کردو بۆ دعوەتیەکە هەر کەسێ شوێنی هەر کەسێ بێ بۆ ئەو دعوەتیە بێتە دەم دعوەتیەکەوە ئەوە تێتە ناو خانووەکە و پاشان لە خواردن و خواردنەوەی ناوی ئەو خانووە ئەخوە وتیان بۆی ڕوون کەرەوە با گوێی لێبێ با بزانێ ئەم نمونەیە بۆچی هێناومانەتەوە کۆمەڵێکیان وتیان ئاخر خەوتووە کۆمەڵەکەی ترشان وتیان هەر خەوت بێتیش دڵی ناخەوێ جا پێغەمبەر صلی الله علیه وسلم بیش خەوتایە دڵی نەئەخەوت فەرموویان ئەو ماڵە کە باسمان کرد بەهەشتە و ئەو خواردنەشی و ئەو کەسەشی کە خەڵکی بانگەکە بۆی محەممەدە صلی الله عليه وسلم
فمن أطاع محمدا فقد أطاع الله ومن عصى محمدا فقد عصى الله. هر کەسێ گۆڕایەڵی پێغەمبەر ببێ صلی الله عليه وسلم و شوێنی پێغەمبەر بکەوێ بەڕاستی شوێنی خوا کەوتووە، شوێنی دینەکەی خوا کەوتووە. هەر کەسێکیش پشت لە دینەکەی پێغەمبەر هەڵکا، لە دینەکەی پێغەمبەر هەڵکا و شوێنی پێغەمبەر نەکەوێ و لەگەڵ پێغەمبەرانە بێ، ئەوە بە تەئکید شوێنی بەرنامەی خوا نەکەوتووە، بە تەئکید خوای لە خۆی ڕازی نەکردووە. داواکارم لەو کەسانە بین کە خوا لێمان ڕازی ئەبێ و شوێنی ڕاستەقینەی دینەکەی پێغەمبەرەکەوین. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء